لەژێر ناونیشانی هەفتەی بەرەنگاربوونەوەی فشارەکان مامۆستایانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین خۆپشاندانی بەرفراوانیان ئەنجامدا و سووربوونی خۆیان لەسەر بایکۆت دووپات کردەوە. دەسەڵات گرە و لەسەرمان و بوونی ئێمەکە ئێمەش ماندوو نابین و کۆڵ نادەین و تا کۆتایی بەردەوامە بین تا ئەو کاتێوان یەنە سەرخەد و گوێ بۆ مافی مرۆڤ بۆ دیموکراسیەتە گرن و گوێ بۆ دەنگی ئاشتیانە و مەدەنیانەی خەڵک ئەگرن. 2 مانگ و 6 ڕۆژ بەسەر دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان تێپەڕ بووە. بەشێک لە خوێندکاران کە بەشداری خۆپشاندانەکەیان کردبوو داواکار بوون لە وەزارەتی پەروەردە ڕێگە چارەی قەرەبووکردنەوەی ئەو ماوەیەیان بۆ بدۆزێتەوە. مافەکانمان بۆ قەرەبوو بکەنەوە یا ئەوە تا بەکەمکردنەوەی مەنهەج بێ یا ئەوە تا بە درێژکردنەوەی مەکتەب بێ. ئیتر هەر کامیان بێ ئێمە کێشەمانیە. مافی مامۆستاکانمان نەدراوە مافی ئێمەش لەگەڵ ئەوانە ئەفەوتێت. ئێمە 12 ساڵی خوێندنمان لەسەر ئەم ساڵ وەستاوە. یعنی چەند ساڵ لە ڕەنج و مانووبوونمان هەمووی بەهە دەرەچێت. دەستگیرکردنی مامۆستا عەلی ڕەووف نوێنەری مامۆستایانی وانەبێژ دوێنێ شەممە بەرواری 18 2023 لە ئەولێر مامۆستایانی نیگەران کردووە داوای ئازادکردنی دەکەن. وەکو نوێنێش کە پێمانە مامۆستا عەلیە نوێنەری مامۆستایانی وانەبێژە لە هەولێر بەڵام بەداخەوە کە زۆربەی هەر کاتێک ئەوێت هەوڵبات بۆ ئەوەی کە ئیشێکمان بۆ بکات دواتە بەدەم ئەوە بڕات کە دامەزراندنمان بۆ بکات بەداخەوە دەست بەسەریەکەن و ئەگیرێت بۆیە داوامان وایە بەزووترین کات ئازاد بکرێت. بڕیارە 26 2023 مامۆستایانی ناڕازی خۆپشاندانەکانیان لە هەرێمی کوردستانەوە ببەنە مەیدانی تەحریر لە بەغدا چەندین دیدار و کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراق بکەن و ئێستاش ئامادەکاریەکانیان بۆ ئەو بابەتە دەست پێ کردووە. لە 26 مانگ وەفدێکی شار و شارۆچەکانمان داناوە سەردانیانەکەن و بە ڕێژەیەکی بەرچاو مامۆستایان و فەرمانبەرانیش لەو ڕۆژە لە مەیدانی تەحریرمان ئەگرن و پشتیوانی داواڕەوەکانی مامۆستایان و فەرمانبەرانەکەن. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت پێویستە حکوومەتی عێراق شایستە داراییەکانی هەرێمی کوردستان دابین بکات ئەو مافەی فەرمانبەران و مامۆستایان کە نەدراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەبووە. ئەو حەقەی کە خوراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەخوراوە. حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە سوپاسی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی کردو بەڕێز سەرۆک وەزیران سوپاسی خۆڕاگری و پێداگری و ینی مانەوەیان لە فەرمانگەکان لە ناوەندەکانی خوێندن کردووە. مامۆستایان بە وتنەوەی دروشم و بەردەوامیدان بە بایکۆت کۆتاییان بە خۆپشاندانەکە هێنا و ئاماژەیان بەوە کرد سوور دەبن لەسەر بایکۆتکردن تاوەکو ئەو کاتەی شایستە داراییەکانیان بۆ دابین دەکرێت. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.